پیاوی دوژنە. الو چۆنی هەنارگیان باشی؟ باشی خوشکم تۆ چۆنی؟ خۆش بی سپاس سەلامەت بی. ئەی ئارام چۆنە؟ وەڵا ئارام زۆر باشە ئێستا لە قوتابخانەیە. ئەی تۆ چۆنی ماڵەوەتان چۆنن؟ وەڵا باشین سپاس بۆخوا. یاخوا هەر باش بن. ئەی کاک سعدی چۆنە؟ سعدی وەڵڵاه وا لە دوبەیە چۆ بۆ قوماش هێنان. قوماش؟ بەڕاستی ناوی داوەتەوە لە قوماش زۆر بەناوبانگە کاک سعدی. ئەرێ وەڵڵا قوماشەکانی وەندە جوانن. وەڵڵاهی خوشکم شتێک هەیە نازانم چۆن پێتی بڵێم. ئیدە پێم بڵێ خوشکم چییە؟ پێم بڵێ؟ یانی دڵنیە کە کاک سعدی لە دوبەیە؟ خوشکم لە دوبەیە دیکو. بەڕاستیتە؟ ئەرێ وەڵڵا. کچێ سعدی لەگەڵ ژنێک بینیویانە لە ناو هەولێر. سعدی لە هەولێرە لەگەڵ ژنان؟ خوشکم تۆڵی باوەڕ بە من ناکەی بۆ چاوانەی خۆم بینیم سعدی دەستی لە ناو دەستی ژنی کابوو لە پارێک. ئەلو هەنار ئەلو 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 خوشکم ئەو بەجددیتە؟ ئەنجا وتم بە ئاگادار بی کە سعدی خیانەتت لێیەکە. باشە خوشکم دەست خۆش بێ. سعدی بوویە و پیاوەی خیانەت لە من بکەی؟ ڕاوەستی دوا من ڕوحا من جانا من ئێستا هەنجینی دنیایەت لۆ لێ دەکەمەوە لە خۆشیتر لە خۆت نززتر. وەرە حیرانی وەرە 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 دلا من ئەوەتا 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 باش دیشم کورتە بەس لە بۆ تو شەربی دەبی بە پەیژە ئەوەتە بۆ قوربانی بم هەنجی دنیا. سعدی ئەو پێ نەگەیشتووە. چ بکەم؟ وەرزەکەی بگۆڕم وەرزەکەی بگۆڕم. خۆیشی خوددایە مانگەچکە پێڕادەگاتن ئەو کاتی نییە باشترین هەنجی دنیایەت لۆ دەکڕم. حەیرانی بم. باشە ئەوە فڕە بم نەوە ناخۆم ئێسەوە تاڵە. یانە زۆر خۆشەوە. مەیخۆ زۆر مزدە. تەلەفۆنە کێیە؟ کێیە؟ ئەوە چی بۆ ئەلەرزی؟ هەنارە وازمان لێ نایەنێتەی بێدەک بە بێدەک بە. ئەلۆ حەیرانی بم. سعدی ئەوە لەکوێی؟ والله ئەوە لە ئیش و کارم وا لە دوبەیمە. کاکە دوای دەتوانین تەلەفۆن بکەیەوە؟ هەی درۆزن تۆ لە هەولێری درۆ دەکەی؟ هەنار ئەو قسەیە دەکەی هەولێری چ؟ سەبری برادرم تۆی بینیوە لە پارکی دەستە لە ناو دەستی ژنێک بووە. من لە دوبەیمە کورە سەبە کەنجی ڕاز دەکە سەبە چاوی تەواو نییە تازە چاوی عملیات کردیە دواتو کەنجین بەجێی سەبەت گرتیە سەبری بەس درۆی دەکاتن. ئێستا بە دەهامی برام دەڵێن ئەو مۆزوع چارە بکە. نەکەی بە قوربانت دەبم نەکەی دەهامی تێبگەینی دوایە دەبی شت تاکیدی لێ بکرێتەوە. دوای تو کەنجی نێژنەچی وها غەریبی بە قسێ ئەولا ئەولای بکەی. حەز دەکەی ئێستاکە نییە ئەوە لۆ دەکەم و کامیلە لە بۆ دەکەمەوە بەس خەتم لێرە باش نییە کە خەتم باش وایە ئێستا کە دەم کردەوە. ئەلو 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 تۆ بێتەوە پیاوەی خیانەت لە من بکەی دەرحەقت تێم سعدی. فۆتە بۆ زۆر بکەی کورە سەبامەی دید سەبا سەبە کێیە؟ کورە سەبا برادەری هەناریە دەترسێم هەنار بێتە ئێرە. اینجا بابێ بە پێشم کۆ بە قوربانت نایە زوو بە پێشم کەوە نایە هەتا دەهام نهاتیە بەو چەخوانەی پارچە پارچە بکە بە قوربان بە پێشم کەوە نایەم وەڵڵا بچێتە بە پێشم کەوە بە پێشم کەوە بە قوربان بە پێشم کەوە.
چووە هیچ نەبوو کوڕم چ بووە پێم بڵێ پێ چی پێ بڵێم کوڕێ من چت پێ بڵێم پێم لە چ بۆ چ هیچ نەبوو کوڕێ من هیچ نەبوو یعنی هیچ نەبوو هەستە ڕژوورەکە دەسەکان بخێنێت هەتا تۆ پێم نەڵێم نجاس ڕژوورەکە خۆ کوڕم هیچ نەبووە نا دایکە پێم بڵێ بۆ دەگری کوڕی من ناگرین زانایەکان دەڵێن نابی گچکەکان خۆیان لە ئیشی گەورەکان هەر بخورتێنن باشە کە مامۆستەکانیش دەڵێن گەورەکان مشکلیان هەبوو بیارمەتیان بدەن دایکەکانیش دەڵێن کە کوڕەکان زۆریان قسە کرد پیان بگرن بە دەریانێ بڕۆن دەست بخێنن ئەلۆ کاکا چۆنی کاکا سعدی خیانەتم لێ دەکا کوڕە بابا سەبری بینیوێتی بەمنی نەوت لە دووبەی هێوا لە هەولێرە سەبری لەگەڵ ژنێکی کە بینیوێتی نازانم لە پارێک لەکوێ بینیوێتی دەستیان ناو دەستی بوو دەوەرە کاکە دەوەرە خوار لەگەڵ با کاکم بێت دەردت دەرمان دەکەم دەڵێم ناگریم یانی ناگریم بڕۆ ژوورەکە دێنم کوشتان کردم بە باب و کوڕە قەت باوەڕ ناکەم قەت باوەڕ ناکەم سعدی بوێ لە خیانەت و بکاتێ وەڵڵا ئەگەر ڕاست بیش دەبی پوو دوارە بکەم هێوش زانایەکان دەڵێن گەورەکان نابێت دەنگ بڵم بکەن لەبەرەوەی منداڵەکان نەترسێت مامۆستاکانیش دەڵێن گەورەکان نابشن لە منداڵەکان بشەنە ئەوە تۆ خەریکە مار جۆران دەبی پەروەردەی چێ کاکەجان چ بکەم دایکە مامۆستا پێی گوتین شەعر بنووسن لەسەر چی باوک باوکی باش هەیە و باوکی خراپیش هەیە زانایەکان دەڵێن نابێ گەورەکان هەمشە بە منداڵەکان باس بکەن بڕۆ ژوورەکەت خۆم دوایی دێم بۆت دەنووسم بڕۆ ژوورێ کاکێکە من ئۆقرە ناگرم حەزەکەم ئەو ژنێکە لەگەڵ سعدی بوو بیگرم هەموو قژی دەرهێنم سەبر تازە تو ئامۆژگاری من دەکرد دەرگوت بە هێمنی قسەی بکە با منداڵەکە جێری نەبی کوڕم پێ عیب نێ لە پشت دەرکان گوێ دەگری تۆ فێر ئەمن بۆ تۆ دوێنێ جوێنە جیرانەکان ڕادەگرت داک لە کوڕی خراپترە دێ ئەمە دەڕۆم توکانەوە بەزێشتە باشە هەرچی بۆ خەبەرم دێ هیچ شتێکی لە سعدی بێخەم بە سبەینێ سعدی هەر دەبیمەوە ئەم دەزانم چی دەکەم باشە کاکا دەستبەنێ من تەحمل ناکەم تحمل کە لەو بەرجێ بێرە زانی وازنێ بنێ توکانەوە بەزێشتە باشە دێ خواحافیز خوان لەگەڵ بەخوا من دڵم ئۆقرە ناگری ناتۆم دەست بچاوڕێ سعدی بەخۆم چارەت دەکەم تا چی سارە ئەو بۆڵا ئەکەیت دوو دەقە لەگەڵ منە هیچە دەرەوانێ بەجددی ناخۆشە کردووە تو دەهامی ناناسی قڕما مەسەر ناناسی چاوەکەمەی هەوار ئەمە ژیانە منیتیام بەم دەزی و فەزیە ئاوا شووەگرێ هیچ بکەمەوە ئەو بەختەکەی منە خیرەتیشە نییە ئەوە لەو ژنە ئەدرسی تەلەفۆنە دێ بمانە بە شتێکا لە بەرەم تەلەفۆنانی خۆی بابا بۆ بێدەنگ بە قوربانت بم بێدەنگ دابم بێزار بووم دەزانی چی هەیە دەهامی برای دەهامی برای چاوی هەردووکیان دەرەهات خۆ دە قسەی مەکە بزمە دەرێ بەخوا تو قسەی دەکەی ترسنە ئەلو کاکە دەهام ئەلو سعدی ئەو لە چێی وڵە کاکە دام لە دووبەیمە دووبەی سعدی ئێمرێ ئێستا لە چێ بستەڵ دێمە سەر سەرت دەنگت نایە ئەلو سعدی بۆچی کرد سعدی دەزانم چارە سەر بکەم چیەوە چی بوو؟ چی بوو لەگەڵ تۆمە؟ تەلەفۆنەکەم قەپات کرد و نەجاتم بوو
ڕەبی ڕۆحە دەرچە لە ترسی ئەو دەهامە باشە؟ نە ئەوێری پێی بڵێ نە ئەوێری بڵێ ژنێکی ترم هێناوە ئەی بۆ ژنی دووەمێنی کە ئەوەنە ترسنۆکیت؟ جاتە خۆت وا گرژ مەکە خۆم گرش نەکەم هاو هەر ئەو ڕۆشتە فریدە لیمۆ بە ساقت بەگری بەسەیتر ئیچ بۆ لەوەتی من هاتووبەتەوە ئەم ماڵەوانەی خۆشیم نەبینیوە لوچ عیبتە لوچ عیبتە هەمزانێ و دڵکە جوانانەی هەموو شتێ ئەگە دڵت خۆش نەبینە نارێم دەوا بەکە بێزار بووم لەم ژیانە هەموو ڕۆژێ ئەڵێ بەژنەکەمەڵێم ئەمڕۆ نابەیانی بێزار بووم تەواو من ناتوانمەوە بەدزی لەگەڵ توایە بێن بگەڕێم ئیلو بەدزی ئەدی ئەوڕۆ لە پارچی دەبین ئەدی ئەوڕۆ ئەزبەریتم لۆ نەکڕی ئەدی دڵدرمەم لۆ نەکرا ئەیدانی چ جوانە کاتخوا حرەکەی بکەوە گەلک جوڵت کرد ئەزبەریتم لۆ نەکری زۆر جوانە هەموو شتێک جوانە بێزار بووم لە تۆزانی تاقەتم نەماوە خۆشی لەم ماڵەیان نەماوە هەموو ڕۆژێ یا ژنەکەتە یان ئەوان ئیشان پێێتە ئەبێ بڕۆی بۆ لای ئەوان من بەجێ ئەهێڵی بکەیت تازیشەکە هاتیە و ئەویش کاکە ئەویش کاکە بمارە و ژنی یەکەمە و بۆ منهێنا ها مەوەستەدی جوابم بەرەوانێ یعنی ئەمن بە سۆریەتم بینایە ها باشە دێ بڕۆ بە ژنەکی ترە بڵێ بەڕاستی چەند جوانە ها بەهادی چەند جوانە ها باوەڕ بکەنی زۆر جوان وەچی بەهادی قسەی دەکەی حیدار هیچ نییە کاکە هەفتە چکە پێی دەرێ بەتی جانەکەم تۆ 6 مانگە بە مناڵی بەو ژنە ماڵم تا ئەم دەقەیە ڕاستیش ناکەیت و یەک شتیشە پێ نەوتووە باوەڕ بکە پێی دەڵێم بۆیە وەکو شەقشەقا لەرزی کە تەلەفۆنە بووەکە ها ئەوەت ڕاست دەبوو نا والله وەش شەقشەقەی نەرزمە هیچێک دەگەزی و هیچێک وە شەقشەقەش نا يعني هەموو شتێک باڵغی لەنەوە مەکە حیداری بم جا ئەو مۆزوع ئەو پێ حلەکرێیاندا پێم بڵێ ئێستا پێم بڵێ محاولە دەکەم کەی کاکە هەفتەش کەش نا هەر ئێستا بێت و تەلەفۆنی بۆ بکەیت و پێ بڵێ من ژنێکی ترم بێناوە هەر ئێستا بەڵێ دەتەوێت کۆشا کۆش سەر ببڕی بۆچی سەر دەبڕێ من چێنەکە تۆم سەر نەبڕیوە کە 6 مانگە ژنتم و لەوە شاردۆتەوانێ ئێستا سەر دەبڕێ بزانێ ژنی ترێ هەیە حیرانی دەتەوێت بێوەژن بکەوی دەتەوێت بمکوژی دەتەوێت دەهام قەسابی برای زەلامەکە دام چەند عەسەبیە تۆ ئەو مۆزوع ئەو پێ حلەکرێ کەرە پیاوە نییە بۆ کەسی لارێکە چی بداتنی دەی تۆ پێدی بە قوربانە دەبم نیەتی شوش خۆزگەدانێکی لە تۆ بەیە و نەجاتم بووایە من یعنی ئەوها ئەوە بۆ من دەڵێ ئیدە منیش بێزار بووم ناتوانم لەگەڵ تا بڕۆمە دەرەوە ئیسراحەتێ وەربگرم دڵێ ئەم ژنەی ترتە چاتە وا لەگە تو بوومە ئەوڕۆ پێکەوە پیاسەمان دەکرد بەسە وتە چی؟ وتە ڕوون ماوە بە تۆ؟ نا یعنی با بڵێن نییە زیادە خۆشەویستی پێ دەڵێن من ئەم مەوزوعە ئێستا خۆمەزانم چۆن حلی ئەەکەم ئەوە پیاوی خۆی ئەوێت چۆن بەتەمای چی بە قوربانت بم بەتەمای چی بەتەمای چێ لۆت حەل بکاتن ها کەسێک هەیە زۆر باشە توانە حلیکە مادەم تۆ پیاوی ئەوەنی حلی بکەی من بگۆڵم چێ ترامپ حەلی بکاتن ترامپ کێ لە چاو ئەوە ئیچێ بە قوربانم ئەو کەسا بە بێژەنی کاکم ئەڵم حلی وەی نەنا بە هەمووان بڵی بە بێژەنی مەڵی وەڵڵا پێی ئەڵێم جانا من دڵا من بەس بێژەنم لێ تەمەگەینە بەژنەکە دەڵێ یان بە بێژەن دەوێ ئاڵتوونت دەوێ ئاڵتوونم بۆ چییە؟ حەیرانی نییە ئێستا بڵێ بەو گرانیەی بریز 5 مسقال ئاڵتوونیە لە بۆ دەکڕم 5 مسقال؟ ئلو 5 مسقال بۆم نەکەیت؟ مسقال مشایانی ئەوەنە؟ مسقالی بیتە 700,000 کێفی خۆتە ژنی دووەمە نەهێنایە کە پێو بەخێو ناکرێت یعنی ئەمێن لە بە دەرگای تۆ کەتبم دەم بۆ بمێردم پێ بکە ئەرە وەڵڵا ئەی بیری نایە خەری بستێتە بۆوانێ هەموو ڕۆژێکی کیلۆ لیمۆتە خوار لە بەرەی من ناوم لیمۆ بوو لەبیری چ مەملی مەمانی مەمۆ وەچی نامەنەدا حەیرانی دڵەکەم وڵا غەریبیت دەکەم گیانە کەنجم بێکتری بگەن نەبیرێت حاڵە جوان بوو لە تەوارێکە کەوت بوونە لیمۆ خواردەبوو ئەخە جانا خۆشویستی ئەوە ئێستایەتم هینایە کاکە وەڵڵا بەڕاستی تا بەسەر قسانە بۆ مەکە من دەچم بە کاکمەڵێ کاکە نەکەی بە قوربانت بۆ بێژان دایکە
السلام عليكم. عليك السلام والله چی بووە؟ لە زاوا ئەو بپرسە الله يمينها بتساوي تو بسري تو بسري او بيجنا ناس داري مو فاتش بس تفريدا دليلو ودا يستاك بدزي ام هنا بتماما لو حفتي غير ام غريو بيبري خیرەت بیگری دایگە نەزای مۆزۆعەکە چییە؟ ژنەکەی پێیزانی و ئەمیش پێی ناڵێ کە منی هێناوە هەری شارێتەوە تو تاکی ئیشادی تۆ بکەنە مای خوا سعدیە بەشڵ مانگە تۆمانێ تۆمان بین تبدا نصب كانوا نقول بعيد دبنا وهاكوليا بەڵێ ئێمە وین تبدا نصب كانوا كاكا والله عليك بس بيجني مالي بەبێژن بەڵێم بيش نوغا ناري خواتي ما ئاستە بۆ بانگەکەم بۆستە بێژن خصبكم بێژن خصبكم ئێستا خۆی شربيني هذا الكاشي متجوال اللي بوكم في الكاشي كودينيا اللي عمو قراتشيني هذا الدم بتاعته نامەوێت نقول باندم بس بيش قاعد صدر دواير ورمي باشا وەرە ناڕۆیت ناڕۆیە بێ لێرێ تا بێژەنیت باندم ئەرێ دەدایکە بانگی بکە بێژن ڕۆڵە بێنەرەوە ناڕۆیت اوكي طبا طبكا ئەمەیە کاسە و کەوچکە پڕ لە خۆڵەکە ومن بس بزوجي يدك ام قال تجاري تشيا کاکە لە زاواکە بپرسە تشيا قربان تمام مشكلة شي بسيطة حل بيت مشكلة قد حرنابي وقربان تعري تشرفينا بالسنية المشكلة مخو مزامتهم حدا المطعم السعدي ليمو ورنا ماري واحد يا كين بڕۆ قولتك دەی أميرة قنبلة دليل تازي دانشنا هدية للفاتحة فاتحای چی؟ هدية شيء جا تۆ هێڵی ڕێکی خۆشمانە بێت؟ نازانم لما هي- دایکە گیان ئەزای بۆچی تۆم بان کردووە ئەمێ ئەم مۆزوع ئەم بۆ بخێ بەلایەکە و ڕای تۆ وەربگرم من بێزار بووم لەم ژیانە لا والله موزعك واني خاصو جيان بصاقد بم سوء تفاهمك حل دبيتن ما لا تيجي خوتيك ماذا تجي زور عاقلي أميرة ئەرێ تۆش ناخۆشە کردووە شەش مانگە دەستی دەستی بۆ کچەمەکەی إكاكا مشاكل إكاكا جاري غيرتي ديويت الوجني من أو كتب بجني اليوم أدي وغيرة ليا ماشەڵڵا لەم خیلەتە جاکار بیشاری تۆ کەی وەخیلەتی پێڵێن دزاينتيا هر كشفي دا كان بزنية كاتي دوي هم مشتاقوا بروسك زور کاک سعدی گوێ بگرە قرصة گەیشتۆتە ئابەنەمان لە ماڵی ئێمە بڕیاردەر هەیە تێگەیشتی؟ قربان الدبم بريادة دي مالينغو ما بستان هاوري بيجن الله كاكا بيجن بقرباني وبجنو بالاي بم الله دارسنو بنا ما شاء الله بقرباني او بالا برزد بم كقاتي ناقات وارزي بس تبي من مش كسرم شو يدير وش ميشي هي ئای چۆن دایکی بە قوربانی مێشکی قربان بێ دبم قرباني وميش كدبم ميش كستوت فربو لخزبات الدامة يعني قربان الدبم امريكا کاکە گیان قسەیەک ناکەی صح اما وضع يميتين بمشى ويا متى تشم بس ما كردوا تو عينك كيلادا ما رد رابي عينك كيلادا ايش نقول بدستوي ها ئەرە وەڵام زور زيركا زور مثقفة گوێ بگرە کاک سعدی بەڵێ. لە ماڵی ئێمە بڕیاردەر هەیە جگە لە بێژەنی کوڕم هیچ کەسێ بووی نییە قسەیە بکە یا شتێ بڵێ سبحان الله لو ادبي داكت زور بعدك يا تا افرم بقربان بيش انت شخص شي بك حيلالي بم فرمو جون قلتوا مشكلة او حركه زور زوان عقل مشاكا بهور بكوتشي نازانم ئەرێ تۆ بۆ لاسای ما کوڕەکەمانەکەیتەوە بس مهنية او ندشت كاني جوانا براستني معجبي بما يا انا ويا يجي يعني مشكلة بسيطة ودي لي مو بەسیت نییە نەوەڵا حل بيتن نەوەڵا او خوش كيتو ديزاين تنخوشم دوي باور بك دو صال كاتك علاقة يعني دو صال هو شو هذا؟ هیچ ناکاکە بە بەس لێ يعني دو صال بارامو بيا ما اقول منات بس حتى لي مو بنسبي من بي
لیمۆ هەی لیمۆ شیرازی براتان سعدی قماش فرۆش بە قوربان دە مشکلەکە حەل دەبی ئاسانە باشە لە مەجالێکە با بیرێکی لێ بکەمەوە حەلەکەم بۆتان دادەی بێداد عەزیزم دەردەدە لە گیانم خۆ من بەبێت تۆ سعدی جان پێرانە ماڵێم ئەلو کاک ڕەشید جان چۆنی؟ سەرچاوەکەم کاکە ڕەحیم گیان کاک ڕەشید جان سەد تۆ قماشی حەریر مەوێت ئەگەر ئازێت نەبێ سەد تۆ قماش وەڵی داوای لێبوردنەکەم کاکە ڕەحیم گیان کاک سعدی لێرە نییە من شەریکم هەیە یەک مەتر قماشیش ناتوانم بەمێ تا کاک سعدی ئاگادار نەبێت چونکە کاک سعدی جەرگی جەرگما ڕۆحما هەموو شتێک کاک سعدیە کاک ڕەشید خۆمە بێگانە نین کاکە مشلەکە وێ تەلەفۆنی بۆکەم داخراوە کاک ڕەحیم گیان ئەمە خزمایەتی نییە حەقی بێگانەی نییە وەک پێم وتی تا کاک سعدی ئاگادار نەبێ ناتوانم یەک مەتر قماشە بەنێ باشە کاک سعدی نازانێ لەکوێیە؟ کاک سعدی لە جەهەنەمە چه جەهەنەمێ؟ کورە جەهەنەمێکی هەر لە هەولێرە چی لە هەولێرە؟ محەممەد کای رەسوول الله چی سعدی لەکوێیە؟ لە هەولێرە؟ کورە سعدیە نازانم لەکوێ سعدی چی؟ پێم بڵێ سعدی لەکوێ هەر ئێستا خەناوخان تۆ ئاگا لێرە ببیشی مەغزەنم بۆ من باشە دەنی تۆ لێرە بم تۆ وتم ئاگا لێرە بێت کاک ڕەشید ڕەشید خانێ لەوەرەوە دڵەوە نەتەکەیە ژنێکی ناوی هەنارە ژنێکی ناوی لیمۆیە کەپوی خۆی شێڵەی لانەنگیە ئەکدایکی بە قوربانی بیری وێ قوربانت دەبم ڕەشیدە تەلەفۆنەکە هەی قڕم بەسەری ڕەشید چاوزەق ڕەشید چاو بە مشکلەیە کەماڵێگرم هەگرە بزانە چی شێ ئەلو کاک ڕەشید ئەلو خوشکە لانەنگی لالەنگی چی؟ ببوورە خوشکە لیمۆ سعدیم بەرێ سعدیشم بە سعدیە سعدی توێ بێ ڕەشید ئەو کاتت باش فەرموو چ قەومایە سعدی کورە لەگەڵ ئەو کابرا قسەمە کرد من ئاخێری گیانم وتم سعدی لە هەولێرە نەمزانی خوشکە هەنار لە دواوەیە یەکسەر گوێی لێبوو بڕواوە بێ قەوما وەختێتی تەقیەوە خوشکە هەنار وەینەنا سعدی لۆها بێعەقلی ڕەشید لۆها بێعەقلی ڕەشید کورە تو نییە کەنجی دەبێ بەشە ڕەش کورە ئێمە خوامان لەگەڵە خوا دەبێتێک بە دڵم ئیسراحەتی کرد قڕیان بەسا کردم ڕەشید ئێستاکە لە چیە هەنار لەوێن دەریە کورە چی لەکوێم لە ژێر زەمینەکەەوە قسەی لەگەڵەکەم کاکە لە ژێر زەمینەکەەوە یعنی ئێستا هەنار لە چێن دەدا طبعا خۆ لەگەڵمانە ئەو لە دوکان جێمەڵ ئەوتماگان لە دوکان بێتە ژێر زەمینەکەچم بۆ مەخزەنەکە ڕەشید بە قوربانت بم بە پلانێک بە خۆتەک بەڕێ بکە بە قوربان لە ڕەشید بۆ خوددایە دەمرم ڕەشید کاک سعدی تکاوی یەکەم تووشی فلیمم مەکە باڵێکی بەدەستە نارۆیە خۆڵەکەی تری بەدەست لیمۆیە ئەڵێ بووکی باڕویە ڕۆژە بێ هەردوو باڵی دەرێنن ئێستا چ بکەم بێژن حەیاتم بێژن بە ساقت بم بێژن بە قوربانت بم بێژن لە قۆرس ڕۆ لیمۆ گیان کاکە بە سعدی بڵێ پارە بەدەستی وەرناگرێ بێژن گوێ لە کاکمان پارە بەدەستی وەرناگرێت بە قاچی وەردەگری حەیرانی ماشەڵڵا بە شخصیەتە لاسە زەمن شخصیەتی مێنێ پارەی لە زاوای وەرناگرم ڕەشید بەڵێ ڕەشید هەر ئێستاکەنی دەچوە ژووری کورە ناتوانم کاک سعدی بۆ خاتری خوا تۆ هەموو فلیمێ بە منە گێڕی ناتوانم بەخوا هیچ خۆت تێمەدا دەچی دەری هەنار مشکلەکە هیچ تچی وهانیە شتەکە تو بە غەڵەتی تێگەیشتی ناتوانم بەخوا کاک سعدی ناتوانم ئێستا بێژن خۆی دەکاتە سعدی ئەوجا بە بێژنی فێر دەکەم چ بێتن باشە ئەتو بڕۆ سەرێ باشە کاک سعدی باش جێبکە ئێستا کە تەلەفۆنم لە بۆ دەکات وچی تەلەفۆنی لۆ کردی بری ئەمن سعدیمە بری ئەشیای لە سین دێنم بری ئەو هاتی بۆ هەولێری باشە پەنجا هەزارم دایە قەیچێکە با کەشف بێ بە تاوتی کەشف بگەیت تاکە ئیشاریتەوە لۆندا حەز دەکەی کچەکەت بێوەژن بکەوە جاکوە بێوەژن کەوتایە دایکە تخواوا ماڵی بێوەژنی زۆر ناخۆشە باس
وای دبي هەموو هەفتان دەچێت دبي. سلام عليكم. هەنار خان شوێ. باش نیم سعدی لەکوێیە؟ هەنار خان داوای لێبوردنەکە من ئیشێکی مەخزەنمە بوو. ئیشەکەم جێبەجێ کردو هاتمە خزمەتی جەناب. تۆ فەرموو دانیشە. دانانیشم سعدی لەکوێیە؟ سعدی لە دوبەی هەنار خان تکاوی یەکەم وەیم لێلایە. ئەمە جێە؟ جێکانم درێژەوە نییە؟ نانە تۆ ئەزانین چی هەنار خان بڕوان پێ بکە کاک سعدی لە دوبەیە لە دوبەیە لە دوبەیە. ئەی بابم بوتی سعدی لە هەولێرە؟ هەنار خان قەدرۆ لە من بینیوە؟ نانە ئیحرازم مەکە. هەنار خان تەنیا یەک سعدی لێرایە؟ بەڵێ یەک سعدی لەو دوکانە هەیە و لە خاوەنی ئەو دوکانەیە و برادری تۆیە و مێردی منە. ئیسا من بۆتە سەرمێنم بە بەڵگەی ڕسمیوە کە 175 سعدیە بەوەی تۆ 176. باوەڕ دەکەم. ئیسا تەلەفۆنێ بۆ ئەو کاک سعدیەکەم و سەوتیشیان بەسپیکەن. فەرموو. ئەو تەلەفۆنە. سعدی تەواو ئیشی مەچینە سیاری دەکە ڕۆژێک لە سینی ڕۆژێک لە دوبەی باش حیلانی بێتە من ها. ئەلو؟ ئەلو کاک سعدی گیان چۆنی؟ بەڵێ کاک ڕەشید فەرموو. جەناب و کاک سعدی نیت؟ چۆنە قسەیە چیەکەی تەمان کاک سعدیم. بۆ؟ کاک سعدی گیان برادەرە لێرە بوو بە سعدیەکی تت یەگەی بوو هەرویستم قەنەعەت کە من پێش ئێستا تەلەفۆنم بۆ تۆ نەکرد مەچینەیەک بۆ ئەو کوڕی ڕەفیقم بێنیت لە سینەوە. نا کاکە بۆستە کاکە با بڕوونی کەمەوە. کاکە منیش ناوم سعدیە من بازرگانی سیارەم مەکینەی سیاری گەورە پێکم لە سینە پێکم لە دووبەیە. اینجا برادێکی کاک ڕەشید داوای مەکینەی نیسان سەنترای لە من کردبوو. منیشتم لای من دەرسەکەوێ ئەمڕۆ گەشتمەوە هەولێر. باشە بە ساقە بم ئەو برادرت بۆ ئەنێرم بەڵام ئەگەر خاتری بگری کاکە من مەمنون هەرویستم دڵنیا بێ کە من قسەم لەگەڵ سعدیەکەی ئەوە نەکردووە کە 1000 سعدی ترەیە. باشە وا بێ باشە. دە باشە دەی خواحافیز خواحافیز. یعنی کاک ڕەشید بەڵێ سعدی خیانەت لە من ناکە؟ کورانار خان سعدیەکەی تۆ بڕوان پێ بکە ئەم منە شەرمنە ئەخلاق و ئەدەب لە سعدیە بارێ وەڵڵی ئافرەتێ داوای قماشەکە داوای ئەم ڕەنگەی کردووە ئەم منە بە شەرم و ئاوایاتێ ڕژ و قماشە ڕەشیا و پێی لە باتی ئەمە. یعنی هیچ ئەولا ئەولا نییە لەگەڵ ژنان وایە؟ کورانار خان بۆ خاتری خوا کورە سەر لە سعدی مەشێوێنە وەڵڵا ئاواتمەوەیە کاک سعدیم لە نزیک بێ لە بەروی فێری ئەدەب و ئەخلاقم لێوە. ئەی بۆ سەبری وایە وت؟ کورە سەبریەوە ماڵی لێ بشێوێنێ سیارەیە هەتانە خانووی هەتانە ژیانێکی خۆشوەیە کورە سەبری خۆی لە کوونەگورگیەکایە. باشە باش دەست خۆش بێ. شتەکانی فێرم کردی تۆ لە بینی نەچوو ئێرە چێ دەرا دوبێ ئەتوو بە چ زمانە قسەی دەکەی؟ عەرەبێکی سەقەت. شلونك حبيبي؟ الحمد لله زين انت شلونك؟ هو بقول بعدي حبيبي كاك سعيد. هذا شيء عمري ما تحتاج شيء؟ لا ترى قصدي ما تسبيب كاين زور باشا طبعا أتو شغل بك بس بكم قاش كاك سعيد. كل هذا راوستي برا ده راوستي لو مزين قاش كاك سعيد. كاكا دهان وي حيراني ماشي بەرێ سعدی ئەفەندی دەرێ وەستت کووە حوارت کووە باش نیم ئەتوو بی ئەو پیاوە تەلەفۆنە سەمندا بخەیت لو كاكا والله إني شحن طواب باور بك يعني أخرك بس بختاني دكات يعني جناحي دكاتي باور بك بس استاكا ببلغلو دسمينم كإلى دبي سعدی بە قورعانە مشێت دەکەی با ببینم دەی وحياتي لهوليلي ديوار هوتيلي واقعي کاک سعدی قەت باوەڕ ناکەم باوەڕ ناکەی ئەگەر باوەڕ ناکەی ساکە لەگەر ئەو قشتلۆکە قسەی دەکەم مرحبا ئەخوی مرحبا. حەیدانی ئێرە چێن دەکەن اها هنا. هنا دبي ودي
حمزاري أمن نعم هوتيلي عادي هوتيلي مو حاجي سعيد دائما يجي هنا. سعيد لا سعدي سعدي كاكا سؤالك بس براستي قد تيجي أمن تشتكي خراب بكم؟ شو تخرب؟ يعني أتوهم زوجي حيو لا استغفر الله. حاج سعدي إنسان محترم مؤدب. دهم جدية وصلوا بس الأخوان المحترمة أتجني هالبحثية صبا نيوزي صبا غاداري ولا كشنابه صحيبة ورا سعدي أو عربي كي دوكالي دكاتونيا قد باورناكم وعربي سلام بدا قولي لي عربي شيء ناكا زور بيران هندي وفلبيني ودراوس اشتكني لك يا كاكا بيو هندي فلبيني بيبلي هندوستان. حسك أقول على شو بدي قول علي؟ दिल मेरे कार तेरा हो तो पे के दुआ दिल कबूल बुलबुल बोल शजाबुल दिल के मार तेरा हो तो पे के दुआ उन सलों पे मुनक्कार तारे दुआ दिल कबूल बुलबुल बोल शजाबुल दिल कबूल ويجي ما كمان دعوة بيوم ده حق دهم شر باورت كل يوم بس صدقني يكبر الشارع كارو تصوك سعدي براس الشرب زارب او يكم زارب حياتكم شرب زارب اسا زانيم كبختانيا بيكردي قال له خوبي دشمن الزورا ما ترسي برادا بشتا دشمن الشرب زار دهم ما دم دهم سكون صور بالدار ما دام هل استاكا تتواصل من ما طوابي هل استاكا دي بو هولين دامنا بسويلي بمو بس دكتور تاكد داخل الصبر دارش صبر ربي ابيتي بيوم كوي الصبر بيوش غريب وجي من خيانه نهاري دكاتره تو هل استاكا بو لا يشخو التواوكا يشخو بالتواوكا او زوروا باشا هل استاكا بليدي تبرمو تيمودي تقوى حافظ ده ديب حافظ بينا بيجان بينا بقرباني وتشاوالة دم فلوين يا من مات هي بقرباني وبارك سعدي تقوى مش أنا بمنك والله يا من هي كلمة من حرية كلنا كاتشني أتو زاوية خوت على رزقار كرت أقلنا خوش كدنيا فقيدة ببي وجدي دماغ لبروك ولا برتونم كل يوم يا خزم الشتا تواو هذه شي زور توان لو تكرم هذه قورة مبين اوه اتو عندي هديك تكلو بقري تشوزان تزالي تلو دكرم تشل باسكلش سيتان لو دكرميا لو خلا ايوارا لا قرش بسرعه هو نيش بيو بابا تشتري شوي وبشر ام هيكلي من بيرجان كناري بوتري همي الارزي باسكلي سيتان بقري والله دنا مش تجي زور تبعيه قلنا بقران ولا ما تكلم السيتان قلنا دو تايكان تمام كان بس بدو ما دام لو مش سكتوا سيتان خطايتونيا خطاي منها دبنكي لمنها اكتري بوتوكا قربان اكتري بوتوكا صحة حميد احكي عاوزتي ليش الحين ليش كمل ليش جانا ليش المسألة أوحنا ليش بيجا بقول طالبهم بيجا الشكي وهاي المكة بيجا جانك ايش دبرين الله امين يدري زور ناسكا ولو ادري ناسكا بقول ما بتصدقي له بس بيم قلت بس ليش سيتان له ذاك التراب وس اصلا شي باش نكر ديال بيدك تشيا ليمو تشيا توزي خوم شكل بوتان بخصت عنكم خريك الزيادة ليمو جوبي بس يلا خسر نقش
لێگەڵ مارداوا بش دەپەشنەوە تۆکەینیە خەریکە دنیای بخۆی یان من حاشات لێکم یان سعدی جابێتەوە سعدی بۆ ئەو کوڕە تووڕە کردووە؟ ئەو بلێتی زۆر بێعقلە باوە بکان زووتاندایە ڕۆژ بە ڕۆژ بێعقلتر دەبێت بۆ خودای نییە گۆ بەس نازانم منداڵی پەروەردە بکەن وەلو منداڵدەری جیقنەی نییە قسەت وها گەورە بیتری هەڵێکە نییە چاوەمان دەربینیکە ئێدە حەزی لە چی بۆ بکردایە قەیچێکە ئێمانێکە ئیسراحەتم کرد ئینشاڵڵا هەردایەنەوە لەگەر ئەمیرەیدا کە نێوانە دینە مالی من نییە بەس دەخۆڵ و دەوەڕن خوا تۆ عەیب ناکەی چاو لەوەی دایکم لێ دوو تیتکە نانەخوا لەو ماڵەیە تیتکەنانی دەخوا داکت بە تتکەنانی کوڕ ڕاست دەبی کوڕ داکت نییە پارێ بە من نێژ ئەوەندە کەباڵ لەم شتانی تۆیە بێزار بەسە بێسە دۆڵبە و پاچە و ئەنی دلیڤەری ماژێ 359,000 بەس بۆ دلیڤەریە تەواو مردم با بچین ژووری حەیرانی با بچینە ژووری ئەوەی کە تۆ ئاوا قسەی پێ ئەڵێ ئەزانێ هەفتەی پێش و لە لادێکی خۆمانەوە هاتمون تا سوڵحێک بکا بۆیان دیارە پیاوی تێدا نییە ئەو قتیلۆ کە سوڵحی بکاتن ئەرە وەڵڵا بەس نازانم بێژن لە دوکان بۆ چوو بوو نازانم ئەتاری بێنێ پلەیستێشن بکڕێ چی کچێ با بچینە ژووری کچێ با بچینە ژووری لە ڕای خوای کچێ وونیە حەیاتان مردم هەیای سەد سارەتان مردم با بچێت سعدیگیان سەعولی تۆ پەلە مەکە قسەم کە با بچینە ئاشتی بکەینەوە لی بە حەیرانی ئێستا هاتی من ئێستاحەتە چی بکەم بە قوربانی و چاوەت بنم لیان کردی ژمانیەکە دەسەعولی تۆ لەبەر دڵی من بەس ئەمجار با بچین ئاشتی بکەینەوە تۆ حەزەکی من و تۆ جیابینەوە بەخوا ئەگەر ئەو لەسەر قەرارێک بۆ ببیان من بچمە محکەمە لە تۆ جیابمەوانەیە یعنی بە قسەوی ئەمە جیا دەبینەوە نا بەڵام مەبەستم لە چی ئەو کاکمە ناتوانم لە قسەی دەرچم خۆتەزانی هەموو پرسوڕایەکی ئێمە بە ئەوە یعنی هەموو عەشیرەتەکەتان پرسوڕاتان بە قوتیلەیە بەس پێی بڵێ قوتیلە تخواڵی پێرەی بە دڵما مادەم وات کرد با بڕۆین حەیرانی دیبا چاوەکەم دەرکەش پێوە بدەم باش کێیەوە؟ بیژۆ بیژووکۆ بژولی بژوولی یاواش 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 زۆر تووڕێ توا وی قورمان بەسەر چ بکەین ئێستا نەرمی دەکە بۆ بێژۆلی بێژۆ باڵا بەرز توولەیە ئەبڵە توولەیە بێژۆ زۆریش تووڕێ حەیرانی بێژۆی بووم بژبژووکە حەیرانی بووم کەرانی عەقلانی سێتۆکە 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 هەی توولەیە بێژۆکە حەیرانی بووم توولە مۆبا لە مامەی توولەیە لە مامە سەعدی دەی بەمە مارکێتی سەقلۆکەی لەوە دەکڵم مزبزۆکەی لۆ دەکڵم دەزانشی کەسی لۆ دەکڵم مۆتەی لۆ دەکڵم ئەزبەلی لۆ دەکڵم بیزووزە حەیرانی بیزووزە کوڕە پێشە ئەمە کێ ناژوورۆ کوڕە بێ ئیمان ئەو بژن و باغای لێ دەپارێتەوە یەوە کوڕە بە ئایلێکی کوونە بە قوربانتان بم گوێم بۆ چنە ئەبڵە چەند زووە نییە تەربیەتت دایە گورە ئەتو چت دەوێ ها ئەوە تۆ باسی کوڕی من ئەەکەی مشکۆ چت دەوێ ها چی دەوێت تۆ چ دەوێت لە ژیانمان ئەمە هەشتا وا دەرێ گوتم نایم سەعادی و لیبا بچین ئاشتی بکەینەوە گورە تۆمت کوش گورە لە ژیانم ژیانە گورە لەولای ڕەشید لەولای هەنار لەولای لیمۆ لەولای عەبڵڵا شایەنتە لەولایش بێژەم باڵە بەس باسی هەنار نەکەی لە ماڵەیە جارێکی تر بێدانگ بێدانگ قوربانتم چاک سعدی بەڵێ کاتی تێداوای لیمۆ بەڵێ چ مەرجێکمانە بوو ئێمە والله گوتان احترامی عائلەکەمان بگرە ئەشهەدو نەگە احترام وا خەریکە شەخصیەتیشم نامینێ احترامەوە ئیجباریە احترام بگیرێ چیتر بوو گوتان بەخێوی بکە نه ئەو ماشەڵات جگەر لەوینی و ئەنگۆش بەخێو دەکەم ئەبڵە وەیان نا بێدانگ کچێ ئەبڵە ئەو دڵکە ئێستاکە لەبەرتە نییە بە پارەی مەکردە دەبێ بۆ خودای وە نییە نەوەڵاوان نییە نیە چەند بەعاتە بنەوە زۆر کاک سعدی بەڵێ ئێمە نەمانوت هەرچیمان بوێ هەرچی داواکارێکمان بوێ بۆمانەکەی ڕاستەکە باشە کاکە باشە ئێستا ئەتو فەرمو بزانم چ ئەمرەکەت هەیە و چ داواکاریەکەت هەیە بە قوربانە بم چی پێ پێی بڵێ شارەکەمە گۆڕم
کورە کوڕم ساریش زۆر جوانە دەیە و سارە سمارتە گەلک جوانە نییە تەنسیق لە ناوێک هەم سمار گچکۆکەیوەتی ماشەڵڵان نیە لەگەر باڵاکە زۆر تەنسیقە بچووکەوە بۆ من نابێ کورە کوڕ بۆ سیارە دەیە سیارە درۆچی بە قوربانتە وەنێ لیمو نەوەڵا ئێوێت چەند احترامی ماشەڵڵا لەو احترامت بەخۆر کردەتە ئەوەی بە سۆڕێنە ماخرا کۆرەمان دەکەی کورەوە لە دەستی ئاسی بۆ ئەو نەتووڕێە خوشکە بمرێ بە قوربانەوە کورە تو دی هەشتا چی ببینیە دەی سۆڕێنی ئەو ڕۆژی دیتنیە بەتانی و هالی دەکرە و چیەوە ئەو برایەت چیەوە بچێت چونانگۆ خۆی پێوەگرت ماشەڵڵا بڕیار ئەوی بە قوربانەتم فەرموو محکەمە چت دەوێتن کاکە چت دەوێنیە لە خزمەتەدا ئەرە دەبا قسەکەی بکە فەرموو کاکە فەرموو کاک سعدی فێر بکە گەورە قسەی کرد قسە لە قسەی نەکەی تکایە احترام لە چی سارەکەم ئەگۆڕین بۆ کادیلاک ڕێک لە شان و باڵاویە بەخوا شایەنتە ئەتو بچێ ناو کادیلاکی بەڵێ ئەتو کورە بە شەرف بۆ تو بچێ ناو کادیلاکی دەرێ مەدالیای ئەوەندۆکەی بۆ خودای دێ لە ڕێی دەڕوە دەبتە عازباتی عالم درن سارە پیا بۆ نییە ساقی تێدا دیە کوڕم هەمرور لێ ناگەم باوەڕ بکە ئەمن مرور من لێ ناگەن ئەو کادیلاکی کورە بێ ئیمانەری وەڵڵا کورەوە تۆ ئەڵێکی پشتێکە خەمە ژێری ئەوە نەبەر دەبێتەوە ئازانم بیکەنە دەرەوە ئەو ماشەڵڵا ماشەڵڵا کتێبانەی دەما بەر لە خەمە قوربان باشە کاکە باش باش ئەو بەبینم هاتەوە ئەمە ڕازیمە بەڵام بە مەرجە چی مەرجی مەرج بەڵێ مەرجم هەیە ئەم شەو دەسمەوە ماڵی خۆمان لەبوێ ناچارم بچمەوە ماڵی هەنار چونکە لەوێ وعدەکەم دایە ئەو وعدەی نێنمەدی دەهەم قەساب دەمکوش شتیوانی جۆرە ڕازی نیم ناوەڵا کاکە تەواو کادیلاک نەما بڕیار لیمۆ گیان کاکە بڕۆ جلەکان سعدی حاضر کە با بڕاتەوە گوناح ئەو قوربانەوە هیرەتم وەری نییە بەژنەوە منیم عالم بەجێ دەکا هەر قوربانم دەبم تەواو شانی کادیلاکی ئەبڵا چیشت نییە پای